ڕێکەوتی پێنجی گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕەکانی ناوشاری سنا کە بە شەڕی 24 ڕۆژەی سنا لە مێژووی خەباتی خەڵکی کوردستاندا تۆمار کراوە، هاوڕێیان حەمید فەڕەشچی، نادر ئەردەڵان نژاد، ڕەحیم محەممەد پەنا، مەجید مەکتوبی و عەتا مەحموودی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێە حەمید فەڕەشچی لە بنەماڵەیەکی مام ناوەندی شاری سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی و دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاشان هاتە ناو ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەمید ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. بەداخەوە ژیان نامەی هاوڕێیان نادر ئەردەڵان نژاد، ڕەحیم محەممەد پەنا، مەجید مەکتوبی و عەتا مەحموودیمان لەبەردەستدانیە. هەر بەم بۆنەوە داوا لە بنەماڵەی سەربەرزی ئەم شەهیدانە دەکەین کە بە ناردنی ژیان نامەیان بەرنامەی ئەستێرەکانی ڕۆژهەڵات دەوڵەمەندترکەن. هەروەها لە جەریانی شەڕی 26 ڕۆژەی خەڵکی شاری سەقز چوارە هەڵسوڕاوی کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەباس خاتوونی، هاوڕێ محەممەد ڕەسوڵ کەریمی، هاوڕێ بەهادین عەزیزی و هاوڕێ موحسین ڕەشیدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد ڕەسوڵ کەریمی برای هاوڕێی تێکۆشەر و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە هاوڕێ محەممەد حوسێن کەریمی لە شاری سەقز لەدایک بوو. هاوڕێ محەممەد ڕەسوڵ بە فەزای سیاسی بنەماڵەکەی لەگەڵ سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایەتی پەیدا کرد و وەک هەڵسوڕاوێکی تێکۆشەری کۆمەڵە لە شاری سەقز دەوری بەرچاوی جێڕا. هاوڕێ بەهادین عەزیزی ساڵی 1334 هەتاوی لە ئاوایی کێلەکە و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. هاوڕێ موحسین ڕەشیدی ساڵی 1340 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. لە پێکێنانی جەمعیەتی دیفاع لە زەحمەتکێشان دەورێکی بەرچاوی هەبوو بوو بە یەکێک لە لایەنگرانی کۆمەڵە. لەو کاتەوە دەستیدایە بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی کۆمەڵە. هاوڕێ موحسین چەند جار لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و دوای ئەشکەنجە و ئازاری سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی نەیانتوانی لێوی ڕازداری هاوڕێ موحسین ببەزێن و بەناچار ئازادیان کرد. هاوڕێ عەباس خاتوونی ڕێکەوتی پێنجی گوڵانی ساڵی 1360 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی ئەوێهەنگ سەر بە ناوچەی سنا. ئەم هێرشە لەگەڵ بەرەنگاری و مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و لە جەریانی شەڕێکی سەخت و حەماسیدا پێشمەرگەکانی کۆمەڵە توانیان ئەم هێرشە تێک بشکێن و پاشەکشە بە هێزی داگیرکەر بکەن. لە جەریانی ئەم شەڕەدا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عێزەت ڕۆستەمی و هاوڕێ یەدوڵڵا عەبدی و هاوڕێ ئەسعەد ئەتڵەسی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەسعەد ئەتڵەسی ساڵی 1338 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو تا دەورەی ناوەندی درێژەی بە خوێندندا. لە نەورۆزی خوێناوی شاری سنا چالاکانە بەشداری کرد و
پاشان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەسعاد لە زۆربەی شەڕەکانی ناوچەی مەهاباد و سەردەشت و سنا بەشداری کرد. هاوڕێ یەدوڵڵا عەبدی ساڵی 1339 تاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو تا دەورانی ناوەندی درێژەی بە خوێندندا. هاوڕێ یەدوڵڵا یەکێک لە هەڵسوڕاوانی کومیتەی دانیشاموزی کۆمەڵە لە شاری سنە بوو لە جەریانی شەڕی 24 ڕۆژەی شاری سنەدا بەشداریەکی چالاکانەی هەبوو. هاوڕێ عێزەت ڕۆستەمی ساڵی 1338 تاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو تا کۆتایی دەورەی سەرەتایی درێژەی بە خوێندندا. ساڵی 1358 تاوی لە کاتی هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر کوردستان هاوڕێ عێزەت هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عێزەت لە شەڕەکانی ناوچەی سنە و کامیاران بەشداریەکی چالاکانەی هەبوو. ڕێکەوتی شەشی گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕی ناوشاری سنا هاوڕێ ئەبوو شاهین ناسراو بە فواد عەرەب گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەبوو شاهین ناسراو بە فواد عەرەب ئەندامی ڕێکخراوەی وەحدەتی کۆمونیستی بوو کە لە فلستین دەورەی نظامی دی بوو لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا چالاکی دەکرد. هاوڕێ فواد عەرەب یەکێک لەو کەسانە بوو کە لە باری نظامیەوە لە فێرکردن و بارهێنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. ڕێکەوتی شەشی گوڵانی ساڵی 1360 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەلی ئەکبەر حەبیب پەناو هاوڕێ عەلی ڕەحیم نژاد گیانی ئازیزان فیدای ئامانجە بەرزەکانی کۆمەڵە و خەڵکی زەحمەتکێشی کوردستان کرد. هاوڕێ عەلی ئەکبەر حەبیب پەناو ساڵی 1340 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بە دوای ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە دەورەی دووهەمی هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هاتە ناو ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی ڕەحیم نژاد ساڵی 1337 تاوی لە ئاوایی کولیجا سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵەی کردەشان. ماوەیەک لە ناوچەی بۆکان و مەهاباد درێژەی بە چالاکی نظامیدا و پاشان نێردرایە ناوچەی سۆمە و برادۆست و دوای ساڵێک سەر لە نوێ گەڕایەوە گوردانی 24 مەهاباد. هاوڕێ عەلی لە گەلێک شەڕ و عەمەلیاتی پێشمەرگەکانی کۆمەڵەدا بەشداری کرد. ڕێکەوتی شەشی گوڵانی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی ئەوین تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ فەریدەی یوسفی لەو پەڕی وەحشی گەریەوە تیرباران کرد.
هاوڕێ فەریدەی یوسفی لە شاری ئابادان لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی وێڕای خەڵکی زەحمەتکێشی شاری ئابادان بەشداری لە خۆپیشاندانەکانیدا کرد. هاوڕێ فەریدە یەکێک لە پەرچەمدارانی مبارزەی ئیدئۆلۆژیک دژی ئینحرافاتی سیاسی و نەزەری نێو سازمانی ڕەزمەندەکان لە تەشکیلاتی خوزستان بوو. هاوڕێ فەریدە لەگەڵ هاوڕێ و هاوسەری خۆی هاوڕێ عەلی عەجەم پشتیوانیان لە بزوتنەوەی شۆڕشجێرانەی کوردستان و کۆمەڵە دەکرد و لەم بارەوە یارمەتی ماڵیان بۆ کۆمەڵە کۆ دەکردەوە. هاوڕێ فەریدە ڕێکەوتی 29 خەرمانانی ساڵی 1361 تاوی دەستگیر و زیندانی کرا. ڕێکەوتی حوتی گوڵانی ساڵی 1360 هەتاوی هاوڕێی یوسف حەسەن خاڵی پێشمەرگەی فداکاری کۆمەڵە لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی ئیساکەند سەر بە ناوچەی مەهاباد گیانی ئازیزی بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە. هاوڕێی یوسف حەسەن خاڵی ساڵی 1335 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. لە ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی بەشداریەکی چالاکانەی هەبوو لە دوای هاتنە سەرکاری ڕژیمی داگیرکەری کۆماری ئیسلامی و هێرشی دووهەم بۆ سەر کوردستان پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی حوتی گوڵانی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ کەریم شافعی هەڵسوڕاوی تێکۆشەری کۆمەڵە لە زیندانی شاری سەردەشت بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی ئیعدام کرا و گیانی ئازیزی بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە. هاوڕێ کەریم شافعی ساڵی 1336 تاوی لە شاری سەردەشت لەدایک بوو. هاوکات لەگەڵ شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1359 تاوی خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و لە بەشی تەشکیلانەهێنی لە شاری سەردەشت سازماندرا. ڕێکەوتی حوتی گوڵانی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی ئەوین هاوڕێیان ئەردەشیر جەوادی و عەلی عەجەمیان دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆری جەستەیی لە نێو زیندانی ئەوین تیرباران کرد. هاوڕێ ئەردەشیر جەوادی ساڵی 1338 تاوی لە ئەلیگودەرزی لۆڕستان لەدایک بوو. ساڵی 1352 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵەکانی 58 و 59 تاوی چەند جار دەستگیر کرا کە بە یارمەتی و ناڕازایەتی دەربڕینی خەڵک ئازاد کرا. ساڵی 1360 تاوی بۆ چەندەمین جار دەستگیر کرا و بە 10 ساڵ زیندان مەحکوم کرا. ساڵی 1360 تاوی لە زیندان هەڵات و خۆی گەیاندە شاری تاران و با هەڵسوڕانی خۆی درێژەیدا. دوای گەیشتن بە تاران لە گاڵە هاوڕێیانی ئیتحادیەی مبارزانی کۆمۆنیست پەیوەندی گرت و هەڵسوڕانی خۆی لە ڕیزەکانی ئەو ڕێکخراوەیەدا درێژە پێدا. هاوڕێ عەلی عەجەم
ساڵی 1329 هەتاوی لە شاری ئابادان لەدایک بوو. بە دوای تەواوکردنی تەحسیلات لە هونەرستانی سەنعەتی لە سەنعەتی نەوتی ئابادان دامەزرا. هاوڕێ عەلی یەکێک لە ڕابەرانی ناسراوی نێو کرێکارانی پاڵایشگای ئابادان و نوێنەری شوڕای سەراسەری کرێکارانی سەنعەتی نەوتی پێش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی بوو. هاوڕێ عەلی لەگەڵ هاوسەرەکەی هاوڕێ فەریدە یوسفی لە خەباتی سندیکای کرێکاران پرۆژەی ئابادان دەورێکی بەرچاویان گێڕا. ساڵی 1359 هەتاوی پەیوەندی بە یەکێتی شۆڕشجێڕانی کۆمونیستەوە گرت. ڕێکەوتی هەشتی گوڵانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەحمەد نەسری زەڕ بە هۆی تەقینەوەی مین جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد نەسری زەڕ خەڵکی ناوچەی دیواندەرە بوو. ڕێکەوتی هەشتی گوڵانی ساڵی 1364 هەتاوی پێنج پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد خوسرەوی، هاوڕێ جەلیل ساڵحی، هاوڕێ ئەحمەد سەیدە، هاوڕێ هەمزە فەقێنەبی و هاوڕێ حامید ڕەزایی لە جێریانی شەڕی ناوخۆیی لە ئاوایی باغڵوجە سەر بە ناوچەی بۆکان جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد خوسرەوی ناسراو بە حەمەی قالە غەریب ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی جامەرد سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ محەممەد سەرەڕای کاری شانۆگەری کوشتیگیرێکی بەتواناش بوو. ساڵی 1360 هەتاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە و فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێس پێردرا. هاوڕێ محەممەد ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ جەلیل ساڵحی لە ئاوایی دەرەویان سەر بە ناوچەی سەقەز لەدایک بوو. هاوڕێ ئەحمەد سەیدە ساڵی 1341 هەتاوی لە خوڕخوڕا سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. هاوڕێ هەمزە فەقێنەبی ساڵی 1346 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. دەورانی لاوی خۆی بە دەرس خوێندن و کرێکاری تێپەڕ کرد. لە ڕاپەڕینی مێژووی ساڵی 57 هەتاوی بەشداری کرد. دوای ڕاپەڕین و دەست پێکردنی هەڵسوڕانی سیاسی حیزبە جۆرە جۆرەکان پەیوەندی کرد بە حیزبی دموکرات و وەک تێکۆشەرێکی ئەو حیزبە دەستی دایە هەڵسوڕان. دوای ماوەیەک پەیوەندی کرد بە تەشکیلاتی کۆمەڵە و بەم جۆرە درێژەی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا و چالاکینوان. لە چەند کردەوەی نیزامی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە شاری مەهاباد بەشداری کرد و لە شەوی 12 گوڵان کە کردەوەیەکی نیزامی بەڕێوە دەچوو بەدەست هێزەکانی ڕژیم بریندار بوو. دوای چەند ڕۆژ بە مەبەستی پەیوەستبوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە شار هاتە دەر و با ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. هاوڕێ حامید ڕەزایی لە شاری سەقەز لەدایک بوو. ڕێکەوتی هەشتی گوڵانی ساڵی 1380 هەتاوی لایەنگرێکی تێکۆشەری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەحیم زەبیحی
ناسراو بە ئاسۆی نەغەدا لە خەلیفەلیان سەر بە ناوچەی نەغەدا لە ڕووداوی هاتوچۆ جانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ ڕەحیم زەبیحی ناسراو بە ئاسۆی نەغەدا ساڵی 1363 تاوی لە ئاوایی خەلیفەلیان سەر بە ناوچەی نەغەدا لەدایک بوو. خوێندنی سەرەتایی لە ئاوایەکەی خۆیان تەواو کردو بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری نەغەدا. لە پۆلی دوی ناوەندی لەلایەن ئومور تەربیەتەوە بە هۆی کاری سیاسی لە خوێندن بێبەش بوو، بەڵام لە پاڵ کرێکاری بە شێوەی متەفەڕقە تا پۆلی دوی دواناوەندی درێژەی بە خوێندندا. ساڵی 1382 تاوی لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنا بوو. پاشان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە شاری نەغەدە و دەوروبەری با بڵاوکردنەوەی تراکت و نەشریاتی کۆمەڵە درێژەی بە کار و چالاکیدا. بەهاری ساڵی 1385 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا، بەڵام بەهۆی ئەوەی کە هیچیان لێ دەستگیر نەبوو پاش 3 ڕۆژ ئازادیان کرد. ڕێکەوتی نۆی گوڵانی ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی نەوبەهار و حەسار چەرم و سەر بە ناوچەی دیواندەرە. ئەم هێرشەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە و خەڵکی ناوچەکە بەڕەوڕوو بووەوە. لە جەریانی ئەم هێرشەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ڕەحمان شەریفی ناسراو بە مام ڕەحمان، هاوڕێ ئیسماعیل شەریفی، هاوڕێ حەسەن کتکو، هاوڕێ عەلی ئاغاجاری جانی ئازیزیان بەخت کرد و پەیوەست بوون بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە. هاوڕێ ڕەحمان شەریفی ناسراو بە مام ڕەحمان ساڵی 1310 تاوی لە ئاوایی گاوەشەلا سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. مام ڕەحمان بەهۆی خەباتی هەقخوازانە دژ بە دەسەڵاتی پاشایەتی و زوڵم و زۆری دەرەبەگایەتی بوو بە سیمایەکی ناسرا و خۆشەویستی ناوچەی دیواندەرە. پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی پەیوەندی بە یەکێتی جوتیارانەوە گرت و وەک پێشمەرگە چەکی پڕ لە شانازی کردەشان و لە زۆربەی ئەمەلیاتە جۆرە و جۆرەکانی کوردستان فیداکارانە بەشداری کرد. خەبات و هەڵسوڕانی فیداکارانەی مام ڕەحمان بوو بە بانگەواز و سرودی زەحمەتکێشان و ڕێبوارانی ڕێگای ئازادی لە کوردستانی ڕۆژهەڵات. هاوڕێ ئیسماعیل شەریفی ساڵی 1334 تاوی لە ئاوایی کێلەکە و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو تا پۆلی سێهەمی سەرەتایی درێژەی بە خوێندندا. پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی هاتە ناو ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە و لە زۆربەی ئەمەلیاتەکانی ناوچەی دیواندەرە و چالاکانە بەشداری کرد. هاوڕێ حەسەن کوتک، هاوڕێ عەلی ئاغاجاری ڕێکەوتی نۆی گوڵانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە نیزیک ئاوایی بەردەسوور سەر بە ناوچەی ساراڵی سنە لەگەڵ هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حوسێن گەنجی
گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حوسێن گەنجی ڕێکەوتی نوێی گوڵانی ساڵی 1362 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی گەزان سەر بە ناوچەی سنە لەگەڵی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ شەهمیر مودەڕەسی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ شەهمیر مودەڕەسی ڕێکەوتی نوێی گوڵانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە جەریانی بەڕێوەبردنی کەمینێکدا لە ناوچەی بانە بەهۆی تەقەی بەهەڵەی پێشمەرگەکانی خەبات هاوڕێ شەهلا مەحەممەدی گیانی ئازیزی بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە. هاوڕێ شەهلا مەحەممەدی ڕێکەوتی نوێی گوڵانی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات هاوڕێ محەممەد ئەمین باقری لە بەرزایەکانی بردمە گیانی ئازیزی لە ڕێگەی ئامانجە بەرزەکانی کۆمەڵە و خەڵکی زەحمەتکێشی کوردستاندا بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە. هاوڕێ محەممەد ئەمین باقری ساڵی 1345 هەتاوی لە ئاوایی دەروێشخاکی سەر بە ناوچەی بیجار لەدایک بوو. دەورەی سەرەتایی هەر لەو ئاواییە تەواو کرد و ساڵی 1355 هەتاوی بنەماڵەکەی کۆچیان کردە شاری سنە. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد و ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە و لە گوردانی کاوا سازماندرا و پاشان درایە گوردانی چیە. هاوڕێ محەممەد ئەمین ئەندامی کۆمەڵە و فەرماندەی نیزامی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی دەی گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕی 24 ڕۆژەی شاری سنە چوار پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ فەرەج عەبدی، هاوڕێ جەماڵ نەبەوی، هاوڕێ فەڕۆخ ڕەشیدی و هاوڕێ حوسێن ڕەحیمی گیانی ئازیزیان بەخت کرد و پەیوەست بوون بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە. هاوڕێ جەماڵ نەبەوی ساڵی 1326 هەتاوی لە ئاوایی زەلکە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. هاوڕێ فەرەج عەبدی، هاوڕێ فەڕۆخ ڕەشیدی، هاوڕێ حوسێن ڕەحیمی ڕێکەوتی دەی گوڵانی ساڵی 1362 هەتاوی هێزە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی لایەنگرێکی تێکۆشەری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ بەهمەن دووستی لە زیندانی ئەوین تیرباران کرد. هاوڕێ بەهمەن دووستی ڕێکەوتی دەی گوڵانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە سەر جادەی مەریوان سەقز لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند و دەیان کەس لە هێزەکانی ڕژیم لەم شەڕەدا کوژران.
لە زەریانی ئەم شەڕەدا بەداخەوە 3 پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئەمیر غوڵام حوسێن نژاد، هاوڕێ خەلیل عەباسی و هاوڕێ محەممەد حوسێن میرەکی گیانی ئازیزیان لە ڕێگەی ئازادی خەڵکی کوردستان بەخت کرد و پەیوەست بوون بە کاروانی شەهیدانی کۆمەڵەوە. هاوڕێ ئەمیر غوڵام حوسێن نژاد ناسراو بە شاهۆ ساڵی 1335 تاوی لە شاری کرماشان لەدایک بوو. بڕوانامەی فۆقە دیپلۆمی لە شاری کرماشان وەرگرت و دەستی دایە کاری معلمی. ساڵی 1359 تاوی هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنەدا چالاکانە بەشداری کرد و پاشان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمیر غوڵام ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی گوردانی شاهۆ بوو. هاوڕێ محەممەد حوسێن میرەکی ساڵی 1344 تاوی لە ئاوایی میرەکی سەر بە ناوچەی لەیلاخ لەدایک بوو. هاوینی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتی ناوچەی جنوبی کوردستان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ خەلیل عەباسی ساڵی 1343 تاوی لە ئاوایی تەنگیسەر سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. بەهاری ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خەلیل لە دەیان شەڕی ناوچەی سنا بەشداری چالاکانەی کرد. ڕێکەوتی 11 گوڵانی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەبدوڵڵا ئاوێزە ناسراو بە عەبەیەکێتی لە ئاوایی هەڵوان سەر بە ناوچەی چەمشاری سنا بە ڕووداوی تەقینەوەی مین گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا ئاوێزە ناسراو بە عەبەیەکێتی یەکێک بوو لەو پێشمەرگە فیداکارانەی کۆمەڵە لە ناوچەی سنا. ڕێکەوتی 11 گوڵانی ساڵی 1368 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەحمان ڕەمەزانی ناسراو بە ڕەحمان سەدباری لە شەڕی ناوخۆیی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەحمان ڕەمەزانی ناسراو بە ڕەحمان سەدباری لە ئاوایی سەدبار سەر بە ناوچەی باناو لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاوڕێ ڕەحمان پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە کاتی پێشمەرگایەتیدا هاوڕێ ڕەحمان بەرپرسایەتی مخابرات و ئەندامی دەستەی ڕێخستنی بەشی نەزنێ و سەدبار و هەروەها بەرپرسی سیاسی و نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ڕەحمان ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 11 گوڵانی ساڵی 1369 هەتاوی هاوڕێیان ناسر جەلالی ناسراو بە ماجد و جەماڵ چراغوەیسی لە زیندانەکانی ڕژیم بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کران. هاوڕێ ناسر جەلالی ساڵی 1347 تاوی لە شاری سنا لەدایک بوو. 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. تا ساڵی 1366 تاوی وەک تەشکیلات نهێنی کۆمەڵە کاری دەکرد و لەو ماوەیەشدا 5 ساڵ کەوتە زیندان و دوای ئازادبوونی پەیوەست بوو بە بەشی ئەلەنی کۆمەڵە و لە گوردانی شاهۆ سازماندرا. هاوڕێ ناسر
ڕۆژی 23 گەلاوێژی ساڵی 1368 تێتاوی لە جەریانی شەڕێکی سەخت لە ئاوایی گەزان بە برینداری کەوتە دەست جەنایەتکارانی جمهوری ئیسلامی. هاوڕێت جەماڵ چراغوەیسی ساڵی 1344 تاوی لە ئاوایی کەڕەسی سەر بە ناوچەی چەمشاری سناو لە نێو بنەماڵەیەکی زەحمەتکێش لەدایک بوو توانی تا کلاسی دووهەمی دەبیرستان دەرس بخوێنێ. بە هۆی کێشەی ماڵی بنەماڵەکەی نەیتوانی درێژە بە خوێندن بدات. هاوڕێ جەماڵ یەکێک لەو کەسە شۆڕش جێرانە بوو کە بەو پەڕی توانایەوە دیفاعی لە کرێکاران و زەحمەتکێشان دەکرد. هەر بەو بۆنەیەشەوە جەلادانی کۆماری ئیسلامی دەستگیری دەکرد.